زەنگی ساڵی نوێی خوێندنی وانەبێژانی سلێمانی بە بایکۆت لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەدەی سلێمانی دەستی پێکرد. داوا دەکەن گرێبەستەکانیان بکرێت بە هەمیشەیی و لەوە زیاتر چاوەڕوانی بەڵێنەکان ناکەن. بەڵێنی بروی قەدەرمان پێن و بۆی دەوامەکەمان پێکەن و هیچ چی مناڵی بەرپرسێک مەسوولێک بە 300,000 بە 350,000 ئەتوانێ مانگێ بەڕێکە واتۆ ئێمە بە 24 بەشەوانەوە لە ناو تەلەبەیە بەڕێکن لەم وەزع ناخۆشە سوتەمەنی گرانە نەکبەتیە ڕۆژێکی ناخۆشە ڕێکەوتنی هەولێر و بەغدا باوەڕکە ئەوەی من سێرم کرد بێ خەتای هەرێمی کوردستانە خەتای بەغانیە تێگەی داوای چیەکە بیێرێ هەموو حقیقی خۆی بەرێ ئەگەر نەیناردە و کاتە تۆ هەڵوێستێکی تری بێت یعنیشی تۆ 10 ساڵ نەوت و فرۆشت موچە هەردوواکە و ئیسە لەگەڵ بەغاڕێکەوت و ئیسە هەر موچە دواکە یعنی ئەمە بانێکە و دووهەوە یعنی ئەو خۆڵکردنە چاوی خەڵکە چییە؟ زیاتر لە 13,000 وانەبێژ لە کوردستان هەیە. حکومەت و توێتی قەیرانی دارایی هەیە و ناتوانن لەم دۆخەدا وانەبێژان بکەن بە هەمیشەیی. ئەوەیە وانەبێژانی بێزار کردو و دەڵێن چیتر ناتوانن وەکو وانەبێژ وانە بڵێنەوە و داوای مافەکانیان دەکەن. والله داواکاری ئەمە جاری یەکەم نییە. داواکاری ئەوڵ و ئاخری ئێمە تەنها دامەزراندنە. تەنها بەوە ئەتوانین ئێمە مافەکانمان بەدەست بێنین مافەکانمان بژێڕینەوە وەکو مامۆسانی بەڕێزی میلاگ وەکو گرێبەستەکان حەق و مافەکانی خۆمان وەرگین ئەرکمان لەسەر بەڵام مافمان نییە. ئەگەر دەسەڵاتدارێ ئەگەر سەرۆکی خەمی وڵاتەکەی بێ ئەبێ لە خەمی وەزارەتی پەروەردە بێ ئەگەر هیچ وەزارەتێ و دامەزراندنی نەبێ نابێت دامەزراندنی وەزارەتی پەروەردە بوەسێت چونکە بنچینەی کۆمەڵگایە تۆ ئەتر دڵ بەچی خۆشەکەی ئەگەر مامۆساکان وانە بێژ بێت دڵ بەچی خۆشەکەی لە وڵاتە یعنی سەرۆکایەتی چی وڵاتێکی سەرۆکی چی هەرێمێکی کە مامۆساکان وانە بێژ بێت دڵ بەچی خۆش بێت. بەم وتافانە درێژە دەدەن بە بایکۆت و ناڕەزایەتیەکانیان ئەوان دەڵێن بۆ لەمە دووە تا مافەکانیان دەستەبەر نەکرێت بەم جۆرە درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.